لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم یەکێک لەو کارەساتانەی بەسەر زەویە نایەبەکانی شارەکان داهات بە دوو دەست پێشکەشکردنی بوو بە بەشێک لە وەبەرهێنەر و کۆمپانیا حیزبیەکان کە لە سێبەریدا چەندین سەرمایەدار سامانەکانیان لەسەر حیسابی مڵکی دەوڵەت هەڵتۆقی و هیچ سوودێکیان بۆ چینی هەژار و مامناوە نەبوو. من بڕواموانی ئەوانە وەبەرهێن بوو بن ئەتوانین بڵین کاری قاچاقچێتی بە یاسایی کرا لە کابینەی نۆدا و کابینەی نۆ بەداخەوە کابینەی چاکسازی نەبوو بەڵکو کابینەی قۆرخکاری بوو بۆ زاڵبوونی هەژمونی حیزبی و سەرمایەداری حیزبی بەسەر کۆی کای حکومڕانیدا بەداخەوە کەرتی زەویش یەکێک بوو لەو کەرتانەی کە ئەتوانین بڵین زۆرترین داگیرکاری ڕوبەڕووبەوە دەبینین مامۆستایان و فەرمانبەران زەوی $1000 و $1500 پێدەدرێ بەڵام زەوی دەیان ملیۆن دۆلاری درا بە کۆمەڵی خەڵک کە چەلاوخۆری حیزب بوون لە پێناوی ئەوەی کە بتوانن دارایی حیزبەکانیان بەهێزترکەن بەداخەوە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیان هەلا کرد بۆیە هەموو ئەو زەویە نایابانەی کە دەکرێت بڵین ژێرخانێکی ئابووری گەورە بوون بۆ ئایندەینەوەکانمان بەداخەوە داگیر کران و خرای خزمەتی نەوەی بەرپرسانی قۆرەخکارەوە لە هەرێمی کوردستان. زەنگی کابینەی نۆیەم لەسەر دەستی مەسرور بەرزانی لێدرا و بە هەتبەیەک بەڵێنی قەبە و دروشمی بریقەدار دەستی پێکرد بەڵام هەموو ئەو بەڵێن و چاکسازیانە بوون بە بڵقی سەر ئاو و لە تراویلکەیەک زیاتر هیچی دیکە نەبوون. بێگومان ئێمە بەردەوام جەختمانە کردەوە کە زۆرترین کار و زۆرترین گرنگی لەم کابینەدا بە کەرتی گشتی بدرێ بەس لەبەر ئەوەی کە هەردوو حیزبی دەسەڵات چۆنەڵی پشکێنە دەکەن و بەشدارن لە داهاتەکانی کەرتی تایبەتە زیاتر گرنگی بۆ بابەتادە زۆربەی هەرە زۆری کارەکان خراە جونگەکانی کۆمەلگا درایە دەستی کۆمپانیاکان کەمە بازرگانیەکی ڕەهایە بۆ هەردوو چۆنەڵی حیزبی دەسەڵات کەواتە زۆربەی ئیشەکان ضرورەتی کۆمەلگا پێداویستی هەوڵاتیان سپێراوە بە کۆمپانیاکان و کەرتی تایبەت کە کەرتی گشتی ڕۆیەکی زۆر لاوازە بینێت. گرنگیدانی کابینەی نۆیەمی ما بەسەرچوو بە سەرمایەدار و بەرهێنەر ئەوەی دەرخست کابینەیەک بوو لە خزمەت سەرمایەداران و گەورەکردنی گیرفانیان نەوە خزمەتکردن بە هاوڵاتی و چینی هەژار و باشکردنی ژیانیان. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.